سەرقاڵی دروستکردنی تابلۆی هاوژینەکەیەتی و دەیەوێ وەک دیاری پێشکەشی بکات. فەرهاد خەلیل هەم شێوەکار و هەم دیزاینەرە لە تابلۆکانیدا زیاتر خۆی لە کەلتوری کۆنی کوردی نزیک کردوتەوە. از دوری مدرنم دکاری خود از نزیکی چه شتێککەونم از نزیکی ئەو پەڕووی گۆژنێ کوردی چێ دەکردن ئەو تەڤنێ گۆ مەسەرەن هاتن چێکردن حەیانی ئانەکاژی زۆر تایبەتن جەم ملەتە ئەم پێوێنە ئەو تایبەتیاژی جەمەژی هەبێ درحێمەزی هەبێ ئەم بێترێ بدن خوانێکردن ئەو جادی دیکۆری خود ئەمن زۆر تشتا ئەس بکارتینم مثلا ئەو بەرد ئەو کەرپوچی گەڤن گو ئانەکە نەما کەس بکارتینە ئەس دکاری خۆ بکارتینم یانی نەک ئەزوانتینم ئەزوان چێ دکەم ئەس دەستی خوا وەکە پەیکەرساز ئەزوان چێ دکەم ئەو ژی میتریالێ هەنە یانی ئەز میتریالی خۆ بکارتینم. ئاکریلیک و زەیتی بە هەموو ڕەنگەکانیانەوە لە کارەکانی فەرهاددا ڕەنگی داوەتەوە. ئەو لە ماڵەوە تابلۆ دروست دەکات و لە دەرەوەش دیکۆر. ئەو کەرەستە بێتر چمنتو بوو موادی سمنتی بوو یعنی موادی قەلەکی مواد سمشتانە بوو هەندێک موادی ئێگۆ بهێ لە قەوەتێژی بدێ مادەنی هەنا من تێکەل دەکرد الجينا من بكار آنية الجية دي ترجي مثلا وك قر بس نه قرية طبيعية بس شوية طبيعية يعني عيني تماشى كده بيئة طبيعية كايا قال قلكيمة قال شمنتو سبية مواد سائل جي مدخصنا نافذة يعني مادة روني مدخصنا نافذة وقتاني يقول حج دبع عينك تماشى عينك قرة او جا مثلا من دیوار من چاکردن تماشات کرد بیجا مثلا دیوارێکی زۆر کەونە هاتیە خوارێ خراپ بووە ئەو کەرپوچێ بن دیارن. سەردانی یەکێک لە خواردنگە ناسراوەکانی هەولێر دەکەین کە فەرهادی شێوەکار و دیزاینەر کاری دیکۆر و دیزاینی بۆ کردووە. سەرپەرشتیاری ئەو خواردنگەیە وەها لەبارەی کاری فەرهادی شێوەکار و دیزاینەر دەکات. گۆڕانکاریەکی زۆر جوان لەسەرکرایانی لە هەموو هەولێر شتێکی وانە وەک لە ئیسکان ئەم شتە دروست کراوە خەڵکێکی زۆر کە دێن و ینی بووەتە مەدعەمێکی زۆر سەرنجڕاکێش هەرێوەڵا بە لەسەر دەستی کاک فەرهاد ئەم شتانە چاکراوە ئەم شتە کوردەواریانەمان بۆ دانراوە. ناوبراو دەڵێت زیاتر لە 20 ساڵە تابلۆ و دیکۆر و دیزاین دروست دەکات و تابلۆکانی بەسەر دەیان ناوەند و شوێنی جیاجیا لە وڵاتی عێراق و سووریا بڵاوبوونەتەوە و بەردەوامە لە کار و پرۆژەی نوێ. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.